رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين، أما بعد. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، مسلمان خۆشەویستەکانە چینە سەر بابەتێکی تر لەو بابەتانەی کە پەیوەستە بە ڕەمەزانەوە، ڕەمەزان و ئیعتیکافکردن. ئیعتیکاف واتە مانەوە لە ناو مزگەوت بە نیەتی تایبەت، یعنی ئیعتیکاف لە شەرعا مانەوە لە ناو مزگەوت بە نیەتێکی تایبەت. ئەو نیەتەش چییە؟ بۆ عیبادەت کە بمێنیتەوە. دایکە عایشە فەرمێ، دایکی ئیمانداران ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مزگەوتە ئەمایەوە و ئیعتیکافی دەکرد شەوانی دەشەوی کۆتایی ڕەمەزان. بوخاری و موسلیم ئەم حەدیثەی گێڕاوەتەوە. ئیعتیکاف ئەوەیە پێغەمبەری خوا لە ڕۆژی ئاخری ڕەمەزانە ناچۆ ماڵەوە، ئاتە مزگەوت عیبادەتی دەکرد. ئەیتر ئیعتیکاف ئەچینە سەری چۆنە و شێوازەکانی هەمووی باز دەکەین. ئەمە پێناسەکەی. ئیعتیکاف سێ جۆرە، وتیانە سێ جۆرە. ئیعتیکاف سونەت کە لە هەموو کاتێکدا دەبێت، شەرت نییە لە ڕەمەزان، ئەمانە سونەتە، یعنی هەر چی کاتێ ئەتوانی ئیعتیکاف بخۆی لە مزگەوت تا بکەی و ئەبێت. دووەمیان ئیعتیکاف کە سونەتی موئەکەدەیە، ئەمە دەرەجەی لەو بەرزترکە. موئەکەدە یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کردوویەتی بەردەوام، هەموو ڕەمەزانێک دەشەوی ئەخیر ئیعتیکافی کردووە، هاتۆتە مزگەوت نەچۆتە ماڵەوە. لە مزگەوتشە شوێنێکی بخۆی تایبەت کردووە و لە سوچی مزگەوتەکە و عیبادەتی کردووە. سێم نەوع ئیعتیکاف واجبە، هەیە واجبێکا لەسەر خۆی، ئەڵێ واجبێ لەسەرم ئەوەنە لە مزگەوت تا بمێنمەوە، چۆن نەدرەکە خۆمان ئەڵێین واجبێکە ئەم حەیوانە لەسرم بێ، ئەوە لەسرم بێ، ئەوە بێ بیکا واجبە، نەیکا گونەحبارە بێ. ئەمە ئینسان نەیکا باشە، چونکە قورسە دوای نەیکەی مەرجەکانشی قورسە سێمیان، بەڵام یەکەم و دووەمیان باشە. ئیعتیکاف پێویستی بە دوو مەرجە، بۆ ئەم کارەمان پێویستمان بە دوو مەرجە. یەکەمیان ئەبێ نیەت بێنی لە بیدایەوە کە من ئەم دەشەوەتێ شەوانە ئیعتیکافەکەم لە سەعات 12 بۆ سەعات 2 ئاوە هەموو شەوێک تر ئەبێ پابەند بی بەوەی کەوە ئاڵی کە نیەتە. ئەمە توت بۆ نمونە یان سەعاتێک یان چەندێک سە دوایەکی نەسەری. کەواتە یەکەمیان ئەوەیە کە نیەتت هەبێ ماوەکەیشی دیاری بکەی، نیەتت هێنا ماوەکەی دیاری بکەی، بە ڕۆژە بە شەوە سەعاتێکە 2 سەعاتە چەندێک دیاری دەکەیت، دەمێنیتەوە ناو مزگەوت. دووەمیان ئەفەرمێ ئەوەندە بمێنیتەوە کە پێی بوترێ ئیعتیکاف، یعنی کەم نەبێ، زۆر کەم نەبێ، و ئەندازەیەک هەبێ دانرابێ. لە ئیعتیکافە پێی دەوترێ بۆ ئەوەیە خۆی بۆ ئیعتیکاف، یعنی بۆ عەفوکردنی ئەو بەندەیە ئەمێنیتەوە، نابێ یعنی زۆر کەم بێ ئیعتیکاف، بۆ 5 دقە بۆ 10 دقە، نا، سەعات کەمتر باشتر، وایە لە سەعاتتر باشترە بەرەو سەرەوە بچێ باشە، و بەبێ عوزر نەچیتە دەرەوە. سەباسەکەین ئەوانە چین کەوا ئیعتیکاف بەتاڵ ئەکاتەوە، چونکە حاچیتە دەرەوە ئەو ئیعتیکافە هەڵەوەشێتەوە، یعنی دەرەوە قەزمان مزگەوتە. ئادابی ئیعتیکافکردن چییە؟ ئەمە وتمان مەرجەکانی، ئەی سونەتەکانیان ئادابەکان چییە؟ سونەتە ئەو کەسەی کە ئیعتیکافەکە و ئەمێنێتەوە لە مزگەوت خەریکی چی بێ؟ قورئان خوێندن، زکر، یادی خوا. غەیری ئەمە نابێ خەریک بێ، لەناو مزگەوتە غەیری ئەمە نابێ خەریک بێ. یان بەعزە جار ئینسانەکە ماندووە، شەکەتە، ئەتوانێت جار ئیسراحەتێکش بکا بۆی بتوانێت دوای هەستی عیبادەت، بەڵام دەمەتەقێکردن لە ئیعتیکافەکەت بەتاڵەکاتەوە، غەیری زکر نەبێ. ئەمە یەکەمیان سونەتە ئینسان کە چی بکە؟ خۆی سەرقاڵ بکە بە زکر و یادی خوا، هەرچەند و زکرەکان. دووەمیانش زانستە شەرعەکان.
يعني بمێنێتەوە گوێ بگرێت لە محاضر و وتارش طبیعە. دووەم باشتر وایە بە ڕۆژوو بێ، یعنی باشتر وایە ئەو مرۆڤە کە ئەعتیکافەکە بە ڕۆژوو بێ، باشتر وایە شەوانی قەدر ئەمانە یان مانگی ڕەمەزان بێ، ئەمانە چاکترە، چونکە ئەعتیکافە بێتە مای ئەوەی کەوا ئارەزوو شەهوەتی مرۆڤ کەم دەکاتەوە. سونەتە خۆی مەشغوڵ کە بە یادی خوا، سونەت شەوە بە ڕۆژوو بێگە بتوانێت. حکمت و مەبەست چییە لە ئیعتیکاف؟ ئەم بابەتە کە ئێمە باسەکەین حکمت چییە؟ بۆچی ئەمە بکەین ئێمە؟ ئەم ئیعتیکافە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێرمانەکە، جار لە دنیادا ئێمە پێویستمان بەم نەوعە عیبادەتە هەیە، هەند جارانی سێرکەن تەماشاکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەر نەبووە، چووە بۆ ئەشکەوت، وایە ئەو ئەشکەوتە بۆچی ڕۆیشتووە؟ جار لە خەڵک بڕاوە، چووە لە ئەشکەوتێکە ماوەتەوە بە تەنیا عیبادەتی کردووە و گوێی گردووە لە عەزەم، بێژین فکری کردەوە لە عەزەمەتی خوا، و کاتە پێغەمبەرش نەبووە. دوای ئەمە بۆتە پێغەمبەر، هاتووە چی کردووە؟ نەچووە لە ئەشکەوتێ، هاتووە لە ناو مزگەوتە، بەڵام لە سووچی مزگەوتەکە ئیعتیکافی کردووە. خەڵکش فرە نەچووەتە لایەیە، زانیانە سەحابە من پێغەمبەری خوام دەشەوە ئیعتیکافەکە، یعنی بینی خۆی و خوای. تەماشای پیاوچاکانش بکەین، زۆرینەیان وان، زۆرینەیان ئەم نەوعە عیبادەتیان هەیە بۆ خۆی، ئەمانە پێڵێن خەڵوە لەگەڵی دابووە قسە مەکەن باویە. ئەمە پیان وتۆ بینی خۆی خوا لە مرۆڤەکان چی بوونە؟ جیابوونەتەوە. پێویستمان بەم عیبادەتە هەیە ئێمە. ئێستا ئەمە لە ناومانە نەما، ئەم سونەتە مردووە، بەعام خۆمان بەعجار گاڵتەش ئەکەین. زۆر جاژین فلان وەلی فلان کەس ئەو نەعیبادەتی کردە بە تەنیا لێ، ئای بچین بە تەنیا هەرەوەما شێتمان کەن، وازانێ وان نییە. ئەم مرۆڤە بینی خۆی خوا بۆ لەبەر ئەوەی پاکردنەوەی چییە؟ دەروونە، نەفسی خۆت پاکەکەیتەوە لەگەڵ خوایە، بۆ ئەوەیە شەهوەت و ئارەزەکانت کەم دەکەیتەوە لە دڵی خۆتا، لە نەفسی خۆتا ئارەزوو شەهوەتی مرۆڤ کەم دەکاتەوە، بۆ ئەوەیە تەسکیەی نەفسی خۆتەکەی، بۆ ئەوەیە ئارەزووت ئەوەی کە شەرعە دایناوە ئەوە ئەنجامە دەی، غەیری ئەوە ئەنجام نادەی، بۆ چاکردن و پاکردنی دڵەکانە، بۆ ڕێزگرتنی جەستەی خۆتە لەگەڵ دڵی خۆتا ڕێک دەخەیتەوە. ئەمانە گشتیان وتووە بۆ سەلامەتی دڵە، چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وسەلام ئەلا إن في الجسد مضغة إذا صلحت صلحت الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله ألا وهي القلب. واتە لە مرۆڤە لە جەستەی مرۆڤدا پارچە گۆشتێکەیە، پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وسەلام ئەم پارچە گۆشتە ئەگەر ڕێک بوو ئەندامەکانی جەستەی ئەم مرۆڤە ڕێک دەبێتەوە، ئەگەر ئەم پارچە گۆشتە ڕێک نەبوو ئەوە ئەندامەکانشی ڕێک نابێتەوە. پێغەمبەری خوا فەرمووی ئەو پارچە گۆشتش دڵە، چونکە وتیانە دڵ سەرکردایەتی مرۆڤە. دڵ ستا ئەم کاتێ من کە قسە ئەکەم بۆ تۆ هەتا دڵ ئیعاز نەدا قسە ناکە، زبان ناجووری، دەست ناجووری، پێش کات ئیعازەدا یەڵە حەرەکە ئەکا هەموو ئەندامەکانت، هەمووی وایە، لە خۆی قسە ناکە، لە خۆی دەست ڕاناتەکێنێ، لە خۆی تەماشا ناکە. ئەو ئیعازەدا بە عەقڵێت چاو ڕووبکەوەی لە بۆی ئەم پیاوە عاجز نەبێت، ڕووبکە ئەولا بۆی عاجز نەبێت، ڕووبکە بە پێشە عاجز نەبێت. ئیعازەدا بە دەستی ڕاست قسەکەتەکەی، ئەم قسە لەگەڵ دەستی ڕاستایە، بەڵام هەمووی چییە؟ کون فەیەکوونە، چاوەڕێ ناکە، بلەوەی تو قسە بکەوی ئیعازەدا، یەکسەر ئیعازەکان گشتی ئەدا. ئەمە چییە؟ دڵە، هەموو بەیانیە کە تۆ لە خەبەرە لەسی، من لە خەبەرە لەسم، هەمومان، هەموو ئەندامەکانی هەر هەمومان، هەر کەسی ئەندامی خۆی، دەستە، قاچە، چاوە، لوتە، گوێیە، هەمووی ئەپارڕێتەوە، هەمووی ئەپارڕێتەوە بۆی جەستەت ڕێک بێ، ڕێک بڵێ ڕێکە ڕۆی، خراپ بڵێ خراپە، لە دڵ و لە زبان ئەپارڕێتەوە. تۆ ئەمڕۆ ئەگە چاک بی ئێمە چاکین، ئەگە خراپی خراپین. ئەمانە گشتی خوای گەورە مرۆڤی دروست کردووە بێ ئینسان عیبرەت لە جەستەی خۆشی وەرگرێ. ابن مەسعود ئەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، ئەڵێ هەرچی کاتێ دڵەکانتان بۆ نمونە لێون بوو، یان دڵەکانتان بۆ نمونە
نەتانزانی بیدۆزنەوە بچن لە سێ شوێنە بیدۆزنەوە، یان دڵتان بەلایەکە ڕۆیشت لێتان گوم بوو دڵەکانتان بە قسەتانێ کرد، لە سێ شوێنە بەردەوام ئەو دڵانە ڕێک ئەیدۆزنەوە دێتە دەستان. ئەبن مەسعود زۆر جوانی فەرمووە، یەکەمیان وتی بە گوێبیستنی قورئان یان بە خوێندنی قورئان دڵ دێتەوە تێتۆ ڕێک ئەبێتەوە. دووەمیان ئەفەرمێ بە کۆڕ و مەجلیسی زیکر وەک ئەمەی خۆمان دانیش دڵ تێتەوە. سێمیان بە ئیعتیکافکردن، ئەمە مەسەلەی ئەم باسەی کە ئێمەیەکی مانەوە لە مزگەوت. ئێستا ئەم مانەوەی من و تۆ لە مزگەوتە لە ڕەمەزانە خۆی لە خۆیان دڵمان ڕاهێنێ لەزێتێ تایبەتیە، ئێستا لە ماوەکانی ترا ناتوانین ئەمە بکەینەوە، زۆر قورسە، بەس ڕەمەزان تایبەتمەندی خۆیە. بۆیە دڵەکانمان ڕێکە بێتەوە، جەستەمان ڕێکە بێتەوە، گیانمان سێرەکەی تەماشاکە بینە مرۆڤێکی تر. ئەم پیاوە باشە ئەڵێ لە سێ شوێن قورئان خوێندن، مەجالیسی زیکر و ئیعتیکافکردن، مانەوە لە مزگەوتا بە تایبەتی دەشەوی مانگی ڕەمەزانی پیرۆز. سێ سەرنجیان داناوە لە سێ زاراوە، یعنی سێ مستەڵەح مانەیە قسە و سێ زاراوەیانش داناوە. ئێستا تۆ سێر کە کاتێ بۆ نمونەیەکێلەوە بۆ نمونە ڕیاضیات داناوە، کەلیمەی ڕیاضیات هاوردیان ئەمان ئەڵەن ڕیاضیات لە چیایە؟ بیرکاری، یعنی ئەی بیرکاری یعنی چی؟ یا حیسابات. ئەمە لە کۆ هاتووە؟ لە شەرعا لە کۆ کۆیەکەنەوە؟ لە ئیعتیکافایە. بۆ تۆ ئەچیتە شوێنێ دانیشی لەگەڵ خوایە حەساباتی خۆت ئەەکەی یەک یەک، خوایە ئەو گوناحەم کردو لێم خۆش بە، خوایە ئەو چاکەم کردو لێم وەرگرە. ئەمە حیساباتە، ئەمە حیساباتە بینی خۆت و خوا. ئەمە مستەڵەحی جوانی هاودا. ڕیاضە وەرزش لەکوێ کۆیەکەینەوە؟ تەراویح، تەماشا. لە تەراویحە ڕاستە عیبادەتە، بەڵام عیبادەتە بۆ ڕوح، بەڵام ڕیاضەیە بۆ جەستە، ڕیاضەیە بۆ جەستە. هەڵەسی دانیشی هەڵەسی دانیشی هەڵەسی دانیشی یان تەماشاکە هەمووی ئەچتە سوجودەیەک و ڕوکوع. ئەمش نەوعێکە، یعنی ڕوکوعیان کردێتەوە. سێهەمیانش ئەوەیە زۆر جارە کاتێ دانیشی فکر دەکەیتەوە، تەفەکر، ئەوە ئەبێ چی؟ عەقڵت بەهێزەکە، عەقڵت بەهێزەکە و پاشانشی ئارەزوەکانت کەم ئەکاتەوە. پیاوچاکان کە ئەمەیان فەرمووە لەگەڵ قسەکانە کۆیان کردێتەوە. باشە، ئەگەینە کۆتایی بابەتەکەمان، ئیعتیکاف بەچی بەتاڵ ئەبێتەوە؟ یەکەمیان لە ئیعتیکافە بووی لەگەڵ خێزان تا جوود بووی، ئەو کاتە یەکسەر ڕاستەخۆ هەڵەوەشێتەوە. یەکێ ئیعتیکافکردن واتە دووربوون لە ماڵ، دووربوون لە خێزانت. چوویتە لای خێزانتەوە ئیعتیکافت بەتاڵ دەبێتەوە. ولا تباشرهن وأنتم عاكفون في المساجد. خوای گەورە فەرمێ ئەمە بەڵگەکەی لەسەرەوە، چوونە دەرەوە لە مزگەوت بەبێ عوزر. ئیعتیکافت کرد نابێ بیشتە دەرەوە، دەروی مزگەوت نابێ، ڕۆیت بەتاڵە بێتەوە، ئیلا عوزرێکی زۆر مەقبول نییە. من لەیرەم تەلەفۆنیان کرد کولێش دوێنە باشەوە هاتمەوە، ئەو بەتاڵەوە بێ مناڵەکە بۆ فڵان شوێن نییە. ئیعتیکاف چونکە قورسە، ئەتوانێ ئیعتیکافەکان کەم بکەیتەوە، بیکەیتە سەعاتێ نیم سەعات. ئێستا ئەم دەشەوە کە دێین ئەم نیەتە بێنە با ئەم ئەجرە دەستکەوێت. لە ماڵ دەرەچی بڵێ خوایە ئەو سەعات 12 ئەم شەو شەوی 21 شەوی 22 3 4 من ئەچم بۆ مزگەوت، خوایە ئیعتیکافەکەم لە سەعاتی 12 هەتا 2، بەڵام پێشەواتی بڵێ من ئەو نیەتەم هێناوە ژنەکە ماڵەکە، ئیتر کەم تەلەفۆنم بۆ بکرد. ئەگەر ئیشتان پێمە با من ئەم نیەتە نەهێنم لە بیدایە. یان ئەتوانی بیتێری بێژی سەعاتێ بڵێ 2 سەعات، بۆی ئەمە ئەجر و پاداشتە لە دەست نەچێت. سێمیان ئینسان ئاگای لە خۆی نەمێنێ، دوو لە ڕووجەنابتان شێت بێ لە دین هەڵکەڕێتەوە، ئەمش پوچەڵێ کاتەوە. چوارەمیان ئافرەت لە حەیض و نیفاسا بێ، ئەمش بەتاڵێ کاتەوە. ئەمە چوار مەرجە بۆ بەتاڵبوونی ئیعتیکاف مانەوە لە مزگەوتە. ئەبێ ئینسان بزانێ ئیعتیکاف بۆ ئەوەیە دڵ و دەروونمان پاکە کاتەوە و دڵ و دەروونمانش وا لێ دەکات، زێڕین دەکا و دەگەینە خزمەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم بەم کارە جوانە کە ئەنجامیە دەیت.
يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. أو دڵت وای لێتێ سەلیم دێت پاک و پوختە دەبێتەوە حەچی ماڵ و دنیا هەیە سەروەت هەیە لە ڕۆژی قیامەت فریات ناکوێت ئەو دڵە پاکەی خۆت فریات دەکەی چەندێ کردەوەی چاکت کردە بەم دڵە پاکە دڵەکەت جوان لە قیامەت ئەیهێنێ تەسلیمی خوا دەکە خوایە گیان ئەم بەندەیە ئەو نەکردەوەی کردو ئەمش کردەوە چاکەکانێتی سافەکانێتی بێگردەکانێتی مەبەستی کەس نەبووە بەس ڕەزامەندی تۆ نەبێ خوایە منش داوات لێ یەکەم لێ خۆش بی خوای گەورە کەسانەمان بکە و دڵمان پاکاتەوە یا ڕەبی کردەوەمان لێ قبوڵکە مانگی ڕەمەزانی پیرۆز لە مولایەکمان وەرگرێ خوایە ئەم نەخۆشیە لەسەر مولایەکمان لا بدەی لەگەڵ ڕەمەزانە خوایە گیان خۆت بیبێ یا ڕەبی لەسەر ئومەتی پێغەمبەری خوا لەسەر مسلمانان لەسەر کوڕەی ئەرزی خوایە ئەم نەخۆشیە لا دەی یا ئەڵڵاه خوای ڕەحم بە نەخۆشەکانمان بکەی ڕەحم یا ڕەبی خوایە بە مردوەکانمان بکەی ئیسلاحی حاڵمان بکەی ژیانمان بۆ خۆشکەی یا ڕەبی خەیر و چاکەی ئەم مانگە لە هەموو مسلمانێک خوایە لێی وەربگری اللهم آمين وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين السلام عليكم ورحمة الله